الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، میوانانی ماڵی خوای پەروەردگار، سەلام و ڕەحمەتی خوای گەورە لەم کاتە پیرۆزەدا بڕژێ بەسەر ئێمە و سەرجەم ئەهلی قیبلە لە ئومەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم لە کوردستانی پڕبەرەکەت و هەموو شوێنێکی ئەم جیهانەدا خوای پەروەردگار ڕووی ڕەحمەتی خۆتمان تێکەی لەگەڵ هەموو خواناسان و دینداراندا. ئیمانداران و خواناسانی بەڕێز، بابەتی وتارەکەمان پەیوەستە بەو ڕووداوەی کەوا لەم هەفتەیەدا، لەم هەفتەی ڕابردوودا مەبەستمە لە هەرێمی کوردستاندا دەنگ و باسی ناو هەموو ماڵێکە، ناو کەناڵەکانی ڕاگەیاندنە و زۆر بەمان لە ماڵەکانماندا یان لە ماڵی دراوسێ و کەس و کار و خزم و دۆستانماندا ئەم بابەتە باز دەکرێت کە 2 ڕۆژ لەمەوبەر سەرنجامی تاقیکردنەوەکانی 12ی ئامادەیی کە قۆناغی چارەنووسسازی قوتابیان و خوێندکارانی ئازیزە ڕاگەیەندرا. بابەتێکی هەستیارە و بەدەیان 1000 کەس لەو پرۆسەیەدا بەشداریان کردووە و نمرەیان وەرگرتەوە. وەرگرتنەوەی نمرەکان هەندێک خەڵکی زۆر خۆشحاڵ کرد، هەندێک بە ئاواتی خۆی بە حساب نەگەیشتووە، هەندێکیش چاو بە فرمێسک و هەندێک ماڵ دڵ بەخەم. بۆیە لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە کەوتاری ڕۆژانی جومعەش دەبێت پەیوەست بێ بەو بابەتەی کە ئەو ڕۆژە موسڵمانان بیری لێ دەکەنەوە و کاری دنیا و قیامەتیان لەسەری دەڕوا. بەویستی خوای پەروەردگار ئینشاء الله وتارەکەمان تایبەتە بە بابەتی سەرنجامی تاقیکردنەوەکان. جا ئێمە لە ماڵی خواداین و لە بەجێهێنانی فەرزی جومعەداین. ئینسانی ئیماندار و موسڵمان هەموو ڕوودا و پێشهاتێک کە لە ژیانی ڕۆژانەیدا دەیبینێ پەیوەستی دەکاتەوە بە قیامەتی خۆیەوە. ئێمە دەتوانین لە هەر ڕووداوێکە کە دێتە ڕێگامان، لە هەر حەدەس و بەسەرهاتێکە کە دەیبیستین و دەیبینین قیامەتی خۆمان بەبیر بکەوێتەوە. بۆیە هەر ئاوا چۆن خوێندکار و قوتابیەکانمان چاوەڕێ بوون و دڵیان لە ئان و ساتێکی ناڕەحەتا بوو، ئەگەر لەو ساتە وەختەدا لە هەر تەلەبەیەکت بپرسیایە کە بەشداری تاقیکردنەوە گشتیەکانی کردووە چی لە خەیاڵدایە، تەنها شتێک کە لە بیر و زهنیدا بوو بریتی بوو لەوەی کە دەردەچێ یان نا، یان کە ئاستی زۆر باش بووە نمرەکەی چەندە و چەند دێنێ و چەند ناهێنێ. بۆیە ڕۆژێکیش دەبێ خۆشەویستان ئەم دنیاە دەپێچرێتەوە، هەمومان لە مەیدانی مەحشەرا دەوەستێندرێین، هەمومان ئاوا هیچ شتێکمان لەبیر نییە تەنها سەرنجامی وەرگرتنەوەی کارتەکەمان نەبێ. خوای پەروەردگار لە قیامەتا لە سوورەتی ئەلحاقەدا ئەو مەشهەدەمان بۆ باز دەکا و دەفەرمێ یومئذ تعرضون لا تخفى منكم خافیە. ڕۆژێکتان بەسەردادێ ئەینەوەکانی ئادەم کە هیچ شتێک شاراوە نامێنێ. لە دنیادا لە هۆڵی تاقیکردنەوەدا بووی، کار و کردەوەت ئەنجامدا و تەنها خۆت زانیوتە لە دەفتەری ئەعمالتدا چیت نووسیوە و خوای چاودێریش بەسەرتەوە ئەڕەقیب بووە. ئەو ڕۆژە هیچ کار و کردەوەیەکی تۆ نامێنێ، بە ئاشکرا نەخرێتە بەرچاوت. فأما من أوتي كتابه بيمينه فيقول هاؤم اقرءوا كتابيه. جا لەو کاتەدا کە کارتەکەمان دەدرێتەوە لە قیامەتە، برا و خوشکی ئیماندارم بیهێنە بەرچاوت، واللهی ئەوە چۆن لەم دنیادا بە چاوی خۆت بینیت کارتەکان درانەوە و 2 کۆمەڵە خەڵک هەبوون، یەکیان زۆر شادمان، یەکیان چاو بە فرمێسک و دڵ بەخەم، تەنانەت هەبوو ئاواتی مەرجی بۆ خۆی دەخواست. لە ڕۆژی قیامەتیشا ئەم نمونەی دنیا بە چاوی خۆمان دەبینین. خوا دەفەرمێ لەو کاتەدا کە کردەوەکان تەوزیع دەکرێن و کارتەکان دەدرێنەوە و چارەنووسی ئینسان دیاری دەکرێت، لەو کاتەدا کۆمەڵە خەڵکێک هەن کردەوەکانیان لە کارتێکە نووسراوە فڵان کەسی کوڕی فڵان کەس،
لەلایەن خوای ڕەب العالەمینەوە لێ خۆشبوونی بۆ دەرچوو بەسەر فرازی و سەرکەوتوویەوە کلیلی بەهەشتی تەسلیم کرا و خەڵاتی لێ خۆشبوونی خوات پێدراوە دەستی ڕاستە درێژ دەکەی و کتابەکە لە خوا وەردەگری ئەو کاتێک کە ئینسان دەگەڕێتەوە هاوار دەکا لە خۆشیاندا دەڵێ هاؤم اقرءوا کتابیە خەڵچینە وەرن سەیری کارتەکەم کەن وەرن خزمان و کەس و کار و خۆشەویستانم وەرن بیخوێننەوە من دەرچووم نمرەکانم زۆر بەرزن و هەتا ناڕەحەتی نابینمەوە خوای ئێمە لەو دەستانە بین ومێدەوار بن بە ڕەحمەتی خوا مسلمانانی بەڕێز تۆ کە لەم کاتەدا ڕوود کردوتە ماڵی خوا و سەری بەندایەتی بۆ ئەڵڵا نەوی دەکەی بەکردەوەکانی خۆمانمان نا بە ڕەحمەتی خوا ئێمە کەمێک کردەوەمان هەیە و خوا ڕەحمی زۆرترە خوای ئەرحەم الراحمین سۆز و بەزەی پێش غەزەبی کەوتووە ویستی خوای لەسەر بێ بەردەوام بن لەسەر ئەم دینداریە ئێمە سەرجەم هەمومان ئاوا کردەوەکانمان بەدەستی ڕاستمان وەردەگرین ئینشاءڵڵا یەکسەر دەبینین کە پۆل بەرەو بەهەشتی خوا بەڕێ دەکەوین بەویستی خوا ئینسان ئەوەندە خۆشحاڵە چۆن لە دنیادا قوتابیە زیرەکەکە یەکسەر خواخوایەتی بە نامەی موبایل لە ڕێی فەیسبووکەکەیەوە لە ڕێی کارتەکەیەوە نایشارێتەوە خواخوای دۆستێک و خۆشەویستێکێتی تووشی بێ و نمرەکانی نیشان دەکە ئەمە نمرە بەرزەکانمە لەسەر ئاستی هەرێمە لەسەر ئاستی فڵان شوێن و شارە یەکەم بووم زۆر شادمانی خوا دەفەرمێ ئیمانداری سەربەرزیش لە قیامەتە ئاوە هاوار دەکا خەڵچینە خزمەکانم کەسەکانم خێزانەکەم منداڵەکەم دایک و باوکەکەم وەرن نمرەکانم بخوێننەوە دەرچووم بۆ دوا جار لە مەینەتی ڕزگارم بوو سەرفراز بووم ئەمجا ئەو دەڵێ ئینی ظەنەنت ئەنی ملاق حیسابیە بەخوا من دەمزانی ئەم ڕۆژە لە پێشە بەخوا لە دنیادا بڕوام بەوە هەبوو نابێ بە مردن ژیان کۆتایی پێبێ ڕۆژێک دێ کارتی نامەی ئەعمالی دنیامان دەدرێتەوە من یەقینم بەمە هەبوو فهو في عيشة راضية بەڕاستی لە ژیانێکی خۆشدایە بەڕاستی ئەو ئینسانە ئیماندارە زۆر دڵی خۆشە في جنة عالية خوا دەفەرمێ لە بەهەشتێکایە شوێنەکەی زۆر بەرزە کۆشکێکی هەیە لەسەر بەرزاییەکەوە دەڕوانێ بەسەر دیمەنی باخ و باخچەکانی بەهەشدا قوتوفها دانیە داری میوەکان کە ئەنواع میوەها دڵت حەزی لە چیە لە بەردەم تا دەڕوێ ئەگەر بە پێوەی ئاسانە دەستی بۆ بەری ئەگەر دانیشتبی هەستانی ناوێ بۆ خۆی دێتە پێشەوە تەنانەت ئەگەر ڕاک شاوی بۆ خۆی دێتە ئاستی دەمت و دەمی بۆ بکە و دێتە دەمتەوە ئاوا میوەی بەهەشتەکە لێن نزیکە و خۆشحاڵت دەکا کلوا واشربوا خوا دەفەرمێ بخۆن و بخۆنەوە نۆشی گیانتان بێ هەنیئا بما ئەسلفتم فی الأیام الخالیە ئەوە بەرهەمی کردەوەکانی ژیانی دنیاتانە ئەوە تۆ لە دنیادا بڕوا دوا هەبوو چۆن قوتابیەک لە ئەوەڵی ساڵەوە کۆشش دەکا هەر ڕۆژی دەرچوونی ئیمتیحانەکەی بەرهەمی شەو نخونیەکانی وەردەگرێتەوە ئەوە تۆ بەرهەمی ڕۆژوی ڕەمەزانەکەت بەرهەمی سەدەقە و خێر و خێراتێک کە بەنیهێنی لەگەڵ ئەڵڵادا پەیوەندیت کردبوو دەرخستە دەستی فەقیرەکەوە ئەوە چارەسەری نەخۆش و دەردەدار و گرفتارەکە ئەوە شەو نوێژی شەوانی تەنهایت کە لەبەر خوا بەخەبەر بووی وەکو قوتابیەکە کە لە شەوە هەڵدەستا لە ترسی ئیمتیحانەکە سەعی دەکرد تۆش بۆ ئاوەدان بوونەوەی قیامەتت ڕۆژگاری دنیا ئەم ڕۆژە سەختە لەبیر بوو خوا دەفەرمێ نۆشی گیانت بێ هەتا ماوی جارش کە ناڕەحەتی نابینیەوە خوای ئێمە لەو دەستانە بین وأما من أوتي كتابه بشماله لولا وپنا بخوای پەروەردگار چینی دووەم هەن کە خوای پەروەردگار لێیان عاجزە بەهۆی سەرنجامی کردەوە پیس و بەدەکانی خۆیانەوە ئەوان کردەوەکانیان بەدەستی چەپیان وەردەگرن فيقول يا ليتني لم أوت كتابيه ولم أدري ما حسابيه دەڵێ خۆزگە لە خۆزگەی خوا هەر چاوم بەم کارتە نەکەوتایە هەر نەمزانیایە دەرەجەکان و نمرەکانم چۆنن هەر هەموو هێڵی سووری بەژێرە هاتووە نیشانەی ئاگری دۆزەخی لێ دەبارێ چۆن قوتابیەکی تەمەڵ کاتێک کە دەرناچێ خواخوایەتی هەر کارتەکەی وەرنەگرتایەوە خۆزگەی دەخواست پێش ئەو ڕۆژە بمردایە ئەو هەموو هێڵە سوورە بەژێریان نەهاتایە ڕووی نایە بچێتە ماڵەوە وەڵڵەهی قیامەتیش ئاوایە ئەوەی لەم دنیادا سەعی بۆ نەکردبێ ئەوەی لەم دنیادا بڕوای بەو ئیمتیحانە نەبوو بێ ئەوەی هیچ بەرهەمی چاکەی نەچاند بێ ئەوەی هەر دڕکی وەراند بێ و بە تەمای گوڵ بێ
بەو خوای ڕۆژێکدا دەڵێ خۆزگە ئەو ڕۆژەم بە چاوی خۆم نەبینایە، خۆزگە ئەم کارتە پیسەم هەر وەرنەگرتایەوە، خۆ من شتێکم نەکردووە. جا ئیماندارانی ئازیز و بەڕێز، ئەم دنیایە شوێنی ئەم هۆڵی تاقیکردنەوەیە. ئەها ئێستا تەلەبەکانمان قوتابی و خوێندکارەکانمان چۆن سەرنجامی نیمرەکەیان وەرگرتەوە، ئەوە بەرهەمی 8-9 مانگی ڕابردووی تەمەنیان بوو، بەرهەمی بگرە قۆناغی تەواوی ئامادەییان بوو ساڵەکان هەمووی کۆبووە و ئەوە پوختەی دەرەجەکەیەتی. ئێمەش لەم دنیادا لە هۆڵی ئەم ئیمتیحانەداین. لە کتێبی حەکیم و زاناکاندا بەسەر هاتێکی جوان هەیە و دەڵێن پاشایەکە بوو، دەسەڵاتدارێکە بوو، 3 ئینسانی ڕاوێژکار و وەزیری هەبوو. ویستی نمونەیەک نیشاندا چەند جار دەیبیست کە باسی قەبر و قیامەت دەکرا، باسی ڕەزامەندی خوا دەکرا. ئەو ڕاوێژکار و وەزیرانە هەیان بوو دیندار بوو، هەیان بوو بێدین بوو، هەیان بوو دەیگوت جا خوا چی پێویستی بە کردداری ئێمە هەیە، من نوێش بکەم نەیکەم، خێر بکەم نەیکەم، خوا خۆل نایخوا وەری نایەوە پێویستی پێی نییە. پاشا ویستی ئەم میلەتە نەخەڵەتێ و دەرسێکی کردداری جوان نیشانیان بدا. سیانی بان کرد، یەکی ئیمان بەهێز، یەکی ئیمان لاواز، یەکیان بێ ئیمان و مولحید. پێی وتن ئەمە کۆشکی پاشا و ئەمەش باخەڕازاوەکەی پاشا و دەسەڵاتدارە. وتیان بەڵێ. وتی بڕۆن هەر یەکە جوێنی تێلیسێک لەگەڵ خۆتان هەڵگرن گەورە بێ، بە ئارەزووی خۆتان چی دڵتان دەخوازێ لەو باخەی مندا میوە بخەنە جوێنیەکانتانەوە و من ئەوە فەرمانی منە و حەقتان بەسەری چەوە نەبێ. یەکەمیان وتی مادام ئەمری پاشای لەسەرە و ڕەزامەندی ئەوی لەسەرە ئەم پاشایە بۆ ئێمە زۆر بەکەڵکە، زۆر ڕێزی گرتوین، زۆر قەدری گرتوین، نانی ئەو دەخۆین، بۆیە هەوڵیدا دەست بژێر دەگەڕا کام میوەی زۆر جوانە، کامەی بۆ ڕۆژێک دەشێ، کامەی دوای هەفتەیەک دەمێنێتەوە، کامەی وەکو گوێز دوای ساڵێکیش سوودی لێ دەبیندرێ. لە هەمویان چین بۆڵ بژێری کرد و تێلیس و جوێنەکەی خۆی پڕ کرد. دووەمیان وتی ئەمری پاشایە و بەڵام خۆ پاشا لە میوانە ناخوا، کورە بەخوا هەر سەیریشی ناکاتەوە، قسەیەکە و کردوێتی و بە سەریا هاتووە، دەستی دەبەر میوەی جوانی لێ دەکردەوە، سەیری نەدەکرد لایەکی ڕزیەوەیان ناکورە دەگوت دەی گوێ مەدەیە فڕێدای جوێنێکەوە دەیگوت بازوو ئیشەکەم تەواوکەم و پڕیکەم. میوەی بۆ گەنیش پاتە ترشاویش پاتە بەردەستی هەر تێی دەکرد. سێمیان وتی ئەمە هەر گاڵتە جاڕیە، بڕۆن میوە بچنون و جوێنێکی لێ پڕکەن. ئەمە کەی قسەیە، لەبەرەوە هەر پوش و پەڵاش و شتی سادە و سووک و بێکەڵک جوێنەکەی خۆی لێ پڕ کرد. کە هاتنەوە وتیان فەرمانی پاشا جێبەجێ بووە، وتی بیان کەنە زیندانێکەوە، 3 دانە مانگ دەرگایان لێ مەکەنەوە، با بەرهەمی کردەوەکانی خۆیان بچنەوە. ئەوەی کە بەرهەمی جوان و پوخت و بە کەڵکی چنی بوو، دەست بژێری کردبوو، ماندوو بوو بە دوویا گەڕابوو، خۆی لە شتی پیس و وەگەنگ پاراست بوو، بە پێی وەرزەکانی ساڵ شتی دابین کردبوو. دوای 3 مانگ هاتە دەرەوە، ئەوەندە شتی جوانی پوختی دابین کردبوو، هەستی بە هیچ ناڕەحەتێک نەدەکرد و بە لەزەت ڕای بواردبوو. ئەوەی دووەمیان پەشیمان بوو، دەیگوت خۆزگە بە خۆزگەی خوا ئەم میوەم جوان تەماشا کردا، ئێستا وەلایەکی ڕزی وەلایەکی دەخورێ، هەر بە حاڵ زۆر بە ناڕەحەت مودەکەی تەواو کرد. ئەمجا بۆگەنەکەش لەولاوە بۆگەنی میوەڕزیوەکان ناڕەحەتی کردبوو. سێمیان هەر زوو لە برسان مرد، چونکە هیچی دابین نەکردبوو. پاشاوەتی میلەتەکەم ڕۆژێک هەمومان دەچینەوە بەردەستی پاشای پاشایان کە ئەڵڵایە. لە دنیادا ئەمری پێکردوین ئەم ساحە فراوانە هەیە، ئەم گوێنێشکار و کردەوەکان و دەفتەری ئەعمالتە چی دەچنی بە ئارەزووی خۆت. جا هەیە زۆر بە دووشتی پوختا دەگەڕێ، ڕۆژێکیش ئەو زیندانە قەبرە تاک و تەنهایەکەتە کە دەچێ ناویەوە و کەس فریان ناکەوێ. ئەوەی بەرهەم و میوەی جوانی دابین کردبێ بەخوا لە قەبرا لە ناو باخ و بێستانایە. ئەوەی کردەوەکانی باش و خراپی زۆر لێک نەکردبێتەوە، هەر ڕزگار دەبێ بەڵام ناڕەحەتە، مادام شتێکی باشی پێیە هەر ڕزگار دەبێ، بەڵام بەشی خۆی ئازاد دەشێژێ. بەڵام فەوتان بۆ ئەو کەسەی کە گاڵتەی بەو ڕۆژە هاتبێ و وای زانی بێ ئەمە سوورێکی نییە و تەنها پوش و پەڵاشی تێکرد بێ، تای تەرازوەکانی سووک بێ. بۆیە لە وەرگرتنەوەی نمرەی قوتابیەکانماندا و دیمەنی ڕوخساری قوتابیەکان ئینسانی ئیماندار لە ژن و لە پیا و مەشهەدی قیامەتی خۆمان دێتەوە بەرچاو. خۆزگە بەو کەسەی کە لە قیامەتا بەدەستی ڕاستی کردەوەی ئەعمالی وەردەگرێ. پەنا دەگرین بە تۆ یا ڕەب العالەمین، خوایە پەنات پێدەگرین بمان پارێزی لەو کەسانەی کەوا بەدەستی چەپیان کردەوەکان وەردەگرنەوە و خەجاڵەتبار و ویسیان.
بەڵە خۆشەویستان بابەتەکەمان بۆ دواری دنیایی باسی وەرگرتنەوەی نمرەکان بوو. ئەو کەسانتان کە دەرچوون قوتابی و خوێندکارانی خۆشەویست بە ناوی منبەری مزگەوتەکەمانەوە بە ناوی ئەم مسڵمانە دەم نورانی و دەم و چاو بەڕێزانەوە پێتان دەڵێن دەرچوونتان پیرۆز بێ. یا ڕەبی چۆن لە دنیادا گەنجە جوانەکان لە کوڕ و کچانی قوتابخانەکانی میلەتەکەم و گەلە کوردەکەم خوا چۆن دڵخۆشی کردوون بە دەرچوون، یا ڕەبی ئاواش ئەوەندە مسڵمانانە و دیندارانە بژین لە ڕۆژی قیامەتیشا لە حزوری خوادا ئاوا خۆشحاڵ بن کە دەفتەری ئەعمالتان وەردەگرنەوە. ئێوەی گەنجانی ئەهلی علم و زانست و ئەدەب و ڕەوەشت دوا ڕۆژی ئەم گەل و میلەتە بەتان پێوە بەسراوە، یا ڕەبی چۆن لە دنیادا خۆشحاڵ بوون ئاوا لە قیامەتا سەرفراز بن. بەڵام تکایەکیشمان لێتان هەیە و پەیامی مزگەوتە بەویستی خوای گەورە کاتێک کە مقابلەتان کرد، کاتێک کە قسەتان بۆ کەناڵێک کرد، بەتایبەت ئەوانەی لە ئەوائیلەکانن، ئەوانەی نمرەیان بەرزەوق لەناو کۆڕ و کۆمەڵەکاندا باز دەکرێن، مەوێ بە زیرەکی خۆم بوو بڵێ خوای پەروەردگار یارمەتیدام و ئەو زیرەکیەی پێبەخشیم، چونکە ئەم زیرەکیەی تۆی چێیە؟ مێشکی تۆ و مێشکی ئەو قوتابێت فەرقی هەیە، ئەوە ئەڵڵایە بە خەڵات بە تۆی بەخشیوە. یەکەم جار بڵێ سوپاس و ستایشی ئەڵڵا دەکەم کە زیرەکی پێبەخشیوەم. مەڵێ هەر هەوڵ و ماندووبوونی خۆم بوو 20 سەعاتم خوێندووە، بڵێ سوپاسی ئەو خوایە دەکەم کە لەشی ساخ کردم، کە یارمەتیدام، کە بنەماڵەکەی بێ موسیبەت کردم، کە لە گرفت و ناخۆشی پاراستمی توانیم ئەو هەموو سەعاتە بخوێنم و خوا ڕەنجی بە خەسار نەداوم و بەرهەمەکەم هەڵگرتووە. توخوا ئەزیزم بیجێڕەوە بۆ خوا، بیجێڕەوە بۆ ئەڵڵا و سوپاسی خوا بکە، ئەمجات ئەزمموی خۆشت دەتوانی پێشکەش بە خەڵکەی. دووەم چین ئەو کەسانی کە دەرنەچوون و ڕاستبن، ئەو کەسانی لە چەند دەرسا کەوتوونین ئیکمالن یان هەر بە تەمانی ئیمتیحان بدەنەوە دەرەجەکانتان زۆر خراپە. پەیامی مزگەوت و ماڵی خوش بۆ ئێوە ئەوەیە لا تەقنەتوا من ڕەحمەت الله، ناومێد نەبن، حەز نەکەی کە ڕووخاوی تکایە دەستم بەدامێنتان کارەساتی گەورە لە دوێنێ و پێرەدا قەومە هەل لەگەڵ یا یەکسەر خەڵکە بۆ خۆی سووتان، یەکسەر هەبوو خەڵک خۆی بە فیشەک کوشت، هەبوو خۆی زەهر خواردو کردووە. بەداخەوە ئەوە بۆیە وتارەکەمان تەرخان کرد بە ئومێدی خوا ئەو کەسانی کە دەرنەچوون گوێمان لێ بگرن. یەک تۆز دڵگران مەبە، ڕاستە شکست ناڕەحەتە، بەڵام ئەلحەمدولله ئێرە دنیایە، ئەوە قیامەت نییە جارش کە دەرفەتن نەبێ. دەرنەچووی لە خولی دووەما بەویستی خوای گەورە سەعیەکی وا بکە پشت بە ئەڵڵا ببەستە نمرەی بەرز بەدەستدێنی. هەر دەرنەچووی هەر شکست مەخۆ، ساڵی داهاتوو بەویستی خوا بۆت دەبێتە خێر و نمرەکانت بەرزتر دەکەیەوە. خوا نەکردە هەر دەرنەچووی هەر شکست نەخۆی، هێشتا تۆ ئینسانێکی بەهێزی دەتوانی ساڵی دواتریان هەر نمرە بێنی. وەڵڵی خەڵکمان هەیە 3 ساڵ لە ساڵانی پێشووی هەشتاکاندا دەیناسم دکتۆرە، 3 ساڵ لە پۆلیسیەدا لە 6 دەرنەچووە، لە 6 ئامادەیی ئێستا پزیشکە. خەڵک دەزانم ئەندازیارە 3 ساڵی ڕێک لە یەک دەرسا کەوتووە لە پۆلی 6 ئێستا ئەندازیارە، هەر وازی نەهێنا، هەر وازی نەهێنا، ئاخری بە هیوا ئاواتی خۆی گەیشت. نەخێر دنیا کۆتایی پێ نەهات، دنیا هەر ئەو چەند ڕۆژە نییە کە تۆ نمرەکە تێدا وەرگرتوتەوە. زۆر بەهێز بە قسەی کەس مەڕوخێ، چاویت کە ڕەشەکەی بەرچاوت دانێ، لە بیرێکا خۆتان مەبیننەوە. هەموو ئەو کەسانی کە پەنا بە خوای پەروەردگار کە کارتەکەیان وەردەگرنەوە و پەنا بۆ خۆ لە ناوبردن دەبەن، نمونەیان وەکو ئەو کەسەوایە کەوتوتە بیرێکی زۆر قوڵەوە کە سەر هەڵدەبڕێت تەنها دەمەکەی بەقەدەر ئاوێنەیەکی بچووکی لێ ماوەتەوە، وا ئەزانێت ڕووناچی کۆتایی پێهات و ئەم جارشکە دەرنایەتەوە. نەخێر بڕۆ سەر لووتکەی شاخە بەرزەکانی کوردستان سەیری دنیاکە، دنیا زۆر فراوانە، جێگەی تۆشی تێدا دەبێتەوە، ساڵانی تر لە پێشە، خولی داهاتوو لە پێشە، هاوینێکی سەعیکردن لە پێشە، هاوڕێی دڵسۆزن لە پێشە، مامۆستای دڵسۆز لە وڵاتەکەدا هەیە. بەویستی خوا ئێوەش نەڕوخێن، بە هیچ شێوەیەک مەڕوخێن. ئەوەی کە لە مێشکتایە کە دەرنەچوونە خۆت بەدەستی خۆت فڕیدە و بەویستی خوا ڕزگارت دەبێت. خاڵی سێممان پەیامێکمان بۆ ئەو کەسانی کە نمرەی کەمیان هێناوە، زۆر کەس بە تەمابوو 100 بێنێ، ئەم ساڵ هیچ قوتابیەک و خوێندکارێک 100 نەهێنا، ئاستی دەرەجە دابەزی بوو. هەلێرەوە لە پایتەختی هەرێمی کوردستانەوە پیرۆزبایی لە خەڵکی سەربەرزی هەڵەبجەی شەهید دەکەین کە ئەلحەمدولله ئەم ساڵیش یەکەمی هەرێمی کوردستان لە شاری هەڵەبجەی خۆشەویستدا بوو.
ئەوە پێمان دەڵێ ئەگەر میلەتێک کیمیابارانیش بکرێ هەوڵی لە ناوبردن و ڕیشەکەنکردنی بدرێ وێران بکرێ ئێستاش باش خزمەت نەکرێ ڕۆڵەکانی ئەو شارە بۆیان هەیە یەکەم من لەسەر ئاستی هەرێمی کوردستانەکەماندا خەڵکی هەڵەبجەی بە شەرەف و بەڕێز و بە حرمەت ئەو سەرکەوتنەی ئەم ساڵیشتان 400 ساڵانی ڕابردوو پیرۆستان بێ ئەو کەسانش کەوا دەرەجەی نزمتان هێناوە بەدڵی خۆت دەرەجەت بۆ نەهاتوەتەوە وەڵڵی تەلەبەی وا هەیە بە ئومێدی ئەوە بۆ 95 بێنێ ئێستا هەفتای هێناوە تەلەبە هەبووە بە حسابی خۆی لانی کەم واسعی کردبوو 85 بێنێ ئێستا 60 بۆ هاتوێتەوە ئەمیش خۆزگە دەخوازە دڵە خۆزگە هەر دەرنەچوومایە خۆزگە دەرسەکانم بێشتایەوە نەخێر ئەزیزم تۆش وامە بە پەیامی مزگەوت و مینبەری مزگەوت بۆ تۆی بەڕێزیش کە دەرەجەکەت بەدڵی خۆت نییە یەکەمیان ئەوەیە حەسوودی نە بە هاوڕێکەن نەبەی ئێمە لە وڵاتێکین هەموو شتێکمان لە یەکتر ئاشکرایە کاتێک کە تۆ لە پۆلەکە یەکسەر قوتابیەکان ئێمە خۆم بەوە دەزانم یەکسەر سەیری نمرەی هاوڕێکانت دەکەی فڵان کەس ئەوەندەشی هێناوە خۆ فڵان کەس بەقەد من زیرەک نەبوو چۆن 20 دەرەجە لە من زیاتری هێناوە ئێمە میلەتێکین دەبێت دڵ و دەروونمان بەرامبەر یەکتر خاوێن بێ بە تایبەت چینی قوتابی کە چینی دوا ڕۆژی ئەم میلەتەیە ئەگەر کاتێک خۆت دەرەجەکە نزمە خوشکەکەت برایەکەت لە هاوپۆلەکەت دەرەجەکەی بەرزە یەکسەر پیرۆزبایی لێ بکە یەکسەر دوعای خێری بۆ بکە بڵێ ئەوەش برامە ئەوە خوشکمە جا ئینسانێک توخوا شیری پاک بێ ئەبێ پێی ناخۆش بێ خوشکەکە و برایەکەی خۆی دەرەجەی لەو بەرزتر بێ نەخێر ئەڵێ هەر خوشکمە هەر برامە هەر ڕۆڵەی ئەم میلەتەیە وەڵڵی ئێمە میلەتی کورد هەمومان یەک خێزانین نەفرەت لەوانەی بە ناوی حیزبایەتی و بە ناوی ئاڵا و پەڕەوە ئەم میلەتیان لە ئێمەدا بەش کرد نەفرەتیان لێ بێ نەفرەتی مێژوو لەوانە بێ کەوا دەزانن کورد ئەم شار و ئەو شاری هەیە ئەم پەڕۆ ئەو حیزبی هەیە ئێمە هەمومان یەک خێزانین لە هەڵەبجە بێ یان لە خانەقین لە دوهۆک و زاخۆ بێ یان لە هەولێر و سلێمانی هەر کەسێک نمرەی بەرزی بەدەستهێنا خوشک و برای تۆیە نەتەوەکەتە هاوکارەکەتە ڕۆژێ لەم وڵاتەدا ئەو خزمەت دەکا بڵێ ڕەبی خوای لێت بە زیاد بێ کە فڵان کەس ئەو خوشکەم ئەو برایم دەرەجەی بەرزیەناوە پیرۆزبایی لێ بکە هەها گەلانی دنیا بەو دەروونە پاکە پێشکەوتن غاندی کە سەرۆکێکی بەرزی وڵاتانە و ڕەمزی ئازادی گەلانە کاتێک کەوا هەژارێک بۆ بە دوی سیکەی قەتارێک کەوتۆ قیتارەکە شەمەند نەفەرەکە دەڕۆیشت لەو کاتەدا دەستی پێوەگرت و سەرکەوت لە حەزاتی دەرچوونە ئالەو کاتەدا بەڕێزان تاکێ نەعلەکەی کەوتە خوارەوە یەکسەر غاندی تاکەکەی تری دانا و فڕێدا بۆ لای تاکە کەوتووەکە دانیشتوانی ناو شەمەند نەفەرەکە پیانوت بۆ وات کرد بۆ هاوارن نەکرد بڵێ ڕایگرە و تاکێ نەعلم لێکەوت وتی تازە ئەم نەدەوەستا خێرا فڕێمدا بچێ ببێتە هاوجوتی تاکە نەعلە بەجێماوەکەم بۆ ئەوەی ئەو هەژارەی دۆزیەوە سوودی لێ ببینێ قاچێک هەر لە پێی دەکا جا قاچی هەر ئینسانێک بێ قاچی منە وەکو کە خۆم لە پێم نەکردووە توخوا بۆ پێم حەیف نەبێ قاچێکی تر سوودی لێ نەبینێ ئەم دڵ و دەروونەمان هەبێ کە هاو پۆلەکەت کە هاو کوردە و هاو زمانە هاو دینەکەت دەرەجەی بەرزی هێنا حەسوودی پێ مەبە بڵێ خوشکەکەم و براکەم لە خوا بە زیاد بێت کە منیش ئەو ئاستە منە هێنا فڵان کەس هێناوێتی دووەمیان جاری وا هەیە بەڕێز دەکەم خێری پێوەیە کە ئەو نمرە بەرزەن نەهێناوە والله خوای گەورە حەکیم و عەلیمە تو ئەلحەمدوللا هەوڵی خۆتت داوە گلەیی لە خۆت نییە سەعید باشت کردووە ئەو نمرەی بەدڵی خۆت بۆ نەهاتەوە ئینشاءالله خێری پێوەیە جا چێ دەڵێ لە کۆلێجی پزیشکی وەرگیرایە بۆت دەخوێندرا بەخوا خەڵکە بۆ لە ئەندازیاری گەڕاوەتەوە دوای بۆ مەعهەد پێی نەخوێندراوە چونکە هەموو شتێ حەز و ئارەزوو نییە لێوەشاوەیی و لێهاتووییە هەیە بە تەمای کولیەکی زۆر بەرز بووە ئێستا وەرگیراوە گیری خواردووە چونکە پێی ناخوێندرێ ئینشاءالله تۆ ئەو بەشێکەوە نزمیشە هەوڵێکی باش بدە لە ئەوائیل بە ئەگەر لە مەعهەدی دەستێەوە کولیە ئەگەر لە کولیەی بە ئیزنی خوای گەورە ماستەر و دکتۆرا لە بەشە نزمەکاندا باشتر دێ لەبەری لە بەشە قورسەکاندا بێ ناومێد مەبە دەرفەتت لەبەردەستایە جارێککە مادام دەرەجەکەت ئاستی خۆت بەرزترە ئینشاءالله لە قۆناغی داهاتوودا قەرەبووی دەکەیتەوە بیل گیتس هەمومان ناومان بیستووە ئەڵێ کاتێک کە ڕەفیقەکانم لە خوێندنە لە ئامادەییدا دەرەجەی بەرزیان هێنا من لە هێندێکیاندا زۆر نزم بووم خەفەتم خوارد ئەوان بوونە ئەندازیار من لە پلەی نزم وەرگیرام بەڵام ئێستا ئەوانە کرێکاری بەردەستی منن چونکە ئەوان بوون بە ئەندازیار لە شەریکەی مایکرۆسۆفت بەڵام من بەڕێوەبەری شەریکەی مایکرۆسۆفتم ئێستا دەڵێم خوای لێت بە زیاد بێ ئەو دەرەجە بەرزەم بێنایە منیش وەکو ئەوان مهەندیسێک دەبووم ئێستا من خاوەنی ئەو شەریکەیم و ئەوان کرێکاری بەردەستی منن والله جاری وایە دەرەجەکەت نزمە
بەڵام خوای ئەلحەکیم و کاربەجێ تۆی خۆشویستووە گرنگەوەی تۆ هەوڵی خۆتت داوە ڕازی بە پێی زۆر بە قەناعەتەوە بچۆ پێشەوە ئینشاء الله لە قۆناغی داهاتوودا ساڵ بە ساڵ بەرەو پێشەوە دەڕۆی نەخوا نەخواستە لە بەرزی وەرگیرەی دوایی تەنەزول بکەی و بێەوە خوارەوە ئەوەیان ناڕەحەتە سێیەم گرنگ ئەوەیە خزمەت بکەی بەڕێزان ئێمە لەم وڵاتەدا فێر بووین هەر لە منداڵیەوە منداڵەکانمان لەسەر ئەوە ڕادێنین لە سەرەتای لە ڕۆژە بپرسە ئەرێ دەتەوێت بی بەچی وڵا دەمەوێت بم بە دکتۆر ئەتەوێت بی بەچی وڵا دەمەوێت بم بە مهندیس کاکە بەڕێزان ئەم وڵاتە هەر دکتۆر و مهندیس پێویست نییە هیچ کەسێک نییە زیاد بێ هەر مەعهەدێک تەواوکەی هەر کولیەک تەواوکەی تۆ دەرگای خزمەتت لە پێشە خۆشەویستم تۆ بیر بکەوە دەچێت خەستەخانەیەکەوە ئەو دکتۆرای هێناوە لە نەشتەرگەریدا و نەشتەرگەری بۆ تۆ دەکا توخوا هەر ئەو خزمەت دەکا ئەی پێویستی بە معاون طب نییە ئەی پێویستی بە برینپێج نییە ئەی پێویستی بە بەشی بەنج نییە بەخوا هەموویانی پێویستە دەی تۆ قەیچێکە با لە طوبعام وەرنەگیرەی با لە مەعهەدێکی تەندروستی وەرگیرەی با ئەندازیار نەبی بەڵام خۆ دەتوانی ڕوو بی با لە کولی قانون وەرنەگێری و دادوەر و پارێزەر نەبی بەڵام خۆ دەتوانی سکاڵا نووسێکی جوان بی والله جاری وایە کابرا عەریزەیەکت ئەوەندە بە جوانی بۆ دەنووسێ هەزار ڕەحمەت بۆ دایک و باوکی دەنێری هەر دەتوانی خزمەت بکەیت شوێنی خزمەت لەم وڵاتەدا بۆ هەمومان دەبێ با شوێنەکەت زۆر بەرز نەبێ با موچەکەت زۆر بەرز نەبێ زۆر قەناعەتت پێ هەبێ بڕوات بە خۆت هەبێ لەبەر پلەی باڵا و ناوی باڵا ژیان لە خۆت تاڵ مەکە سەرنجی ئەم بەسەر هاتە واقعیە بدەن مامۆستایەکی زانکۆ پرۆفیسۆرێک دوای ئەوەی خانەنشین بوو کۆمەڵێک لە خوێندکارانی کە جامیعەیان تەواو کرد بوو چوون بۆ سەردانی لێی دەپرسین کاکە تۆ کوێت تەواو کرد ئەو دیگو وڵا قوربان ئەلحەمدولیلا بە فەخرەوە دکتۆرام هەیە ئەو دیگو ماستەرم هەیە ئەو دیگو بەکەلەریۆسم هەیە بە کزێکە دیگو وڵا مەعهەدم تەواو کردووە ئیوان هەبوو دیگو وڵای مامۆستا هەر شەشم تەواو کرد و بەخوا بەهۆی بژێوی ژیانەوە نەمتوانی بخوێنم هەستی دەکرد تۆزە هەست بە کزی دەکا بە تەریقیەوە وا دەڵێ ئەم ئوستازی جامیعەیە زۆر پیاوێکی عاقڵ و ژیر بوو چەندە علمی پێ بوو ئەوەندە عەقڵ و حیکمەتی پێ بوو وتی ڕوخسەتتان لێ دەخوازم خێزانم لە ماڵ نییە و کوڕەکان لە ماڵ نین ئێستا دەمەوێت خزمەتێکتان پێشکەشکەم چوو لەناو مطبەخەکەیە لەناو چێشخانەکەدا کووپێک قاوەی گرتەوە هێنای فنجانی قاوەکانی هەڵبژار بوو لەسەر سینیەک هیوا هەبوو لە زیو دروست کرا بوو هیوا بوو لە کریستاڵ دروست کرا بوو هەوا بوو لە شوشەی چینی دروست کرا بوو فەخفوری هیوا هەبوو لە پلاسکۆ هیوا بوو لە پلاسیک هیوا بوو لە پیاڵەی سادە کاتێک کە بۆی هێنان سەیری کردن هەر یەکەی دەیەوێت کام کوپەی گرانبەهایە زۆر ئەوە هەڵگرێ کەس بە پلاسکۆکە ڕازی نییە کەس بە پلاسیک ڕازی نییە هەمووی چینیەکە و کریستاڵەکە و زیوەکەی دەوێت قاوەکانی بۆ تێکردن و کە خواردیانە وتی چۆن بوو قاوەکە وتیان وەڵڵای دەستت خۆش بێ بەڕاستی بە لەزەت بوو وتی بەڵام وا بزانم لەزەتی قاوەکەتان لەبیر چوو لەبەر کووپەکان من ئەمە دەرسێکی عەمەلیمدا بە ئێوە هەر یەکێک لە ئێوە خێرا فریا کەوتایە و کووپە گرانبەهاکەی هەڵگرتایە ئەوەی کە خراپەکەی بەرکەوت بوو بەزەی بەخۆی دادەهاتەوە بەڵام من یەکشن لە ئێوە دەپرسم ئەو قاوەی خواردتانەوە تام و چێژی لە کریستاڵدا بێ و لە زیودا بێ و لە لایلۆ نابێ هەر یەکتام نەبوو وتیان بەرە وەڵڵا وتی دەی خۆشەویستەکانم ژیان قاوەکەیە پلە و پۆستەکان و پلە باڵاکان و مەعاشە زۆرەکان و دەرەجە بەرزەکان کووپەکانن گرنگ ئەوەیە تۆ قاوەکە تامەکەی خۆش بێ لە دەمتا با کووپەکەشن نزم بێ با پلەکەشن نزم بێ تامی قاوەی ژیان لە خۆت تاڵ مەکە دەرەجەی نزمت هێناوە بە ویستی خوای گەورە نێتت خاوێنکەوە بەم شوێنە نزمەی خۆم دەتوانم خزمەتێکی گەورە بە کۆمەڵگا بکەم ئیتر بۆچی دڵت ناڕەحەتە هەر ئێستا قەناعەت بە دڵی خۆت بێنە و یەک سوزدەی شکر بۆ پەروەردگارت بەرە هەوڵ بدە لە داهاتوودا مەیدانی خوێندن سوپاس بۆ خوا لە کوردستانی ئێمەدا فراوانە بە ئیزنی خوای گەورە ڕۆژێ دەتوانی لە هەرە کۆلێجە بەرزەکان بخوێنی لەم کەمەوە بەرەو بەرزتر بڕۆ ناڕەحەتە لە بەرزەوە جارشکە نزم بیتەوە ئەرکی دایک و باوکان ئەگە کوڕەکەت دەرنەچووە ئەگە کچەکەت دەرنەچووە ئەگەر نزمترین دەرەجەی هێناوە ئەگەر وەکو کوڕی دراوسێکەت و خزمەکەت پلەکەی بەرز نییە دایک و باوکی بەڕێز حرمەتم هەیە بۆی ڕووی جەنابتان ئێمەش هەڵەی گەورە دەکەین یەکسەر دێتەوە ئەڵێ بەم لیشکاوت دوو لە ڕووتان قسەی ئێوە نەبێ چۆن ئەوەندەت هێناوە من پێتەوە فەوتام جا چیم بۆ نەکردی بەقەدەر تۆ ماندوو بووم ئەم ئینسانە ئەم کوڕ و کچە نازانێت چ بکە نازانێت چ بکە پەنا بۆ خۆ لە ناوبردن دەبا پەنا بۆ شتی نابەجێ دەبا پەنا بۆ ڕەفیقی خراپ دەبا کە ئەویش ئەوەندەی تر دەیڕوخێنێ نەخێ دەست بەسەریا بێنێ بڵێ کوڕەکەم کچەکەم گرنگەوەی تۆ هەوڵی خۆتت داوە ئەزانم تۆ ئینسانێکی بەڕێز و بە حورمەتی سعی خۆشت کردووە
ئەمەش بەشی خوایە و تەوزیع کراوە وەکو من چەند هەوڵ دەدەم وەکو فڵان کەس دەوڵەمەند نابم دیارە تۆش زۆر هەوڵ دا وەکو فڵان کەس زیرەک نابی ئەمە بەش و باری خوایە هەزار جار شکر بە بەشی خوا کوڕی خۆم ئینشاءالله کچەکەم دەوری دووەم دەردەچی وەرە بە یەکەوە دادەنیشینەوە مامۆستات بۆ دەگرم وەرە جارشکە هەوڵ دەدەین بە هەمومان قەیچێکە ئەم ساڵ دەرنەچووم منیش لە پۆلی فڵان هینا ڕاستە بووم و ئەلحەمدولیلا داهاتوو دەرچووم قەیچەکە پێمان ناخۆش نییە فڵان کەس کە دەرچووە ئەویش هەر کوڕی ئێمەیە ئەویش برازە و خوشکەزای ئێمەیە ئەویش هاو پۆلی خۆتە ناڕەحەت مەبە دەستی سۆز بەسەریا بێنە ئامێزی بۆ بگرەوە فرمێسکی بۆ بسڕە مەی ڕووخێنە میوانێکت دێ یەکسە باسی مەکە دەرچووە بەخەم ناچەوە ناوەڵا بە ناشکری نەبێ نەکوڕەکەم دەرچووە نەکسەکەم دەرچووە میوانەکە پێی بۆم کوڕە کوشەکەی خۆ لە بەرچاوی خەڵکا دەشکێنی بۆ میوان باسی دەکەی تەنانەت ئەگەر دەرنەچوو بوو عزری بۆ بێنەوە بڵێ وەڵڵی دەیویست دەرچێ پێم و تۆ کوڕم ئیشەڵا دەرەجەی بەرزتر بێنی یەک دوو دەرس هەڵگرا بە ئیزنی خوا لە دەورەوەی دووەما دەرەجەکان بەرزتر دەکەیەوە من هانم داوە دەرنەچێ من ویستومە بمێنێتەوە لە بەرچاوی میوانە مەیشکێنە لە بەرچاوی خزمانە مەی ڕووخێنە الحەمدوللا کوڕەکەت کچەکەت مادام ئەخلاقی جوانە هەر بە نرخە خۆشەویستان ئەوەی کە دەچێتە خوێندنگا هەمووی ببێتە دکتۆر و مهەندیس و مەحامی و مامۆستا جا ئەی شەکرەکانی لە بازاڕا بکە ئەوە نێت خوا هەر ئەو خەڵکی هەمووی دەڕوا بۆ خوێندنگا ئەگەر هەمووی ببێتە شت ئەی چێ حەماڵی بکە ئەی چێ کرێکاری بکە ئەی چێ دارتاشی وەستایی بکە نە گرنگ ئەوەیە کچەکەت ئەخلاقی بەرزە گرنگ ئەوەیە کوڕەکەت خوێندی و هەر ئەوەندەی پێ هاتووە با دارێشکەش دەرنەچێ با لە کولێژ وەرنەگیرێ وەکو ئەو بە سەراتەی کاتێکە ئینسانە کوڕەکەی دەشکاند پیاوێکی بەڕێزی وەکو جەنابتان لێ پرسی وتی ئەخلاقی ناشرینە وتی نەوەڵا وتی بێدینە وتی نەوەڵا وتی قەرزی خەڵکی لەسەرە وتی نەوەڵا وتی ئەی بووە وتی وەڵی کاکە لە خوێن نادەرنەچووە وتی مەیشکێنە 100 دۆلارێکی هێنا و نمونەیەکی بۆ هێنایەوە 100 دۆلارێکە وتی ئەتەوێ وتی ئەی بۆ جا چی هەیە 100 دۆلارێکی نەوێ 100 دۆلارەکەی لول کرد وتی هەر ئەتەوێ وتی بەڵێ 100 دۆلارەکەی پێچاوانە و خەریب و وای لێکرد و یەک تۆزی لێما بووە عنی ناشرین بوو چرچلۆج بوو وتی هەر دەتەوێ وتی ئەرە وەڵا هەر قبوڵمە خستی خوارەوە قاچی لەسەر دانا و تۆزاوی کرد وتی ئەو 100 دۆلارات هەر دەوێ وتی ئەرە وەڵا هەر دەمەوێ وتی بۆ وتی کاکە لە بازاڕە نرخی خۆی هەر دەکا هەر 100 دۆلاریە وتی ئینسانیش وایە ئینسان جاری وای لە مەکتەبیش دەرناچێت لولیش دەبێ ڕۆژگار دەشیخا ئەشخێتە ژێر پێوە گرنگەوەی ئەخلاقی بەرزە گرنگەوەی ڕەفتاری جوانە گرنگەوەی ئینسانێکی بە سوودی ناو کۆمەڵگایە بەخوا هەر جێ دەبێتەوە لەم ژیانەدا هەر پاروێنانی بۆ بەدەست دێ هەر دەتوانێت خەڵک شانازی پێوە بکە کاکە هیوا هەیە دکتۆرای هەیە سوێن بەخوا بەعەقڵی حەماڵێکی بازاڕی نییە توخواوانە جاری وایە کابرا کوڕەکەی مامۆستایە کوڕی فڵان کەسی شاگردە وەڵی شاگردەکەی ئەو بەڕێزترە لە مامۆستای فڵان کەس عەقڵی هەیە عیلمی هەیە ڕەوشتی هەیە ئەدەبی هەیە ڕۆژی 1000 جار بە کوڕەکەی تۆ کە شاگرد دەڵێن ڕەحمەت لە دایک و باوکت بێ بەڵام کەس بە فڵان کەسی مهەندیس ناڵە ڕەحمەت لە دایک و باوکت بێ ڕەن بە تفی لێ بکە ڕەن بە نەفرەتی لێ بکە ڕەن بە بڵێ غەشی لێ کردوم کوڕەکەت مەشکێنە ئەی دایک و باوک دەستی سۆزی بەسەرا بێنە ئامێزی بۆ بگرەوە ئەی کۆمەڵگای بەڕێز ئێمەش خەتایەکمان هەیە بەعام دەڵێم هەمومان توخوا کەسێک کوللەی تەواو کردووە گەنجێک هاتۆتەوە لە کوللێ دەرچووە ساڵی چوارەم پێنجەم شەشەمێتی بە ئاستی کوللەکان مەعهەدێکی تەواو کردووە پەیمانگای تەواو کردووە لە شەشا دەرەجەیەکی بەرزی هێناوە ئێمە لە جیاتیەوەی بڵێن پیرۆزت بێ یا ڕەبی سەرکەوتوو بی تۆ کوڕە جاوا تەواویشت کرد وەڵڵا بەیانی لە یەک شوێن خۆ نەتەعینات هەیە و نە هیچ هەیە هەڵە برچی کرێکاری بکەیت جاوا تەواویشت کرد ئەزانیم قسەیە چەند ڕووخێنەرە توخوا بۆ ئێمە یەک میلەتێک بین هەر یەکتر بڕووخێنین نەوەڵا بڵێ یا ڕەبی کوڕە باشەکەم کچە باشەکەم دەستت خۆش بێ خوا لە قیامەت شە ئاوا سەرفرازت کە الحەمدلله شانێت توانیت کوللیەک تەواوکەی مەعهەدێک تەواوکەی ئامادەی تەواوکەی بەیانی تۆ گلەیی لە خۆت نییە ئەڵێ من خوێندم بەسەر بەرزێوە ئەوە حکومەت بوو نەیتوانی کارم بۆ دابینکە ئەوە کۆمەڵگا بوو نەیتوانی ئیشم بداتێ بەڵام دەزانی ئەگە خوێندنەکەت تەواو نەکەی حتا ماوی گلەیی لە خۆت دەکەی ئەڵێ ئەوە من بووم نەمتوانی خوێندن تەواوکەم نەخێر دڵنیا بن ئەم زروفە جوان نابێ وەڵڵی ئەم زروفانەش تێدەپەڕن حتا فەرەز ناتامردن تەعین نەبووی توخوا کرێکارێک بی و شەهادەی بە کەلێریۆست هەبێ خۆشترە یان کرێکارێک بی و نەخوێندەوار بی وەڵڵی ئەو کرێکاری کە خەریجی جامیعەیە هەمیشە شانازی پێوە دەکرێت لە کۆمەڵگادا نەخێر ساردی مەکەوە پیرۆزبایی لێ بکە دەستخۆشی لێ بکە هیممەتی بدەیە بڵێ ڕۆژگارێک ئەهلی شەهادە لەم وڵاتەدا بەویستی خوا بەرەو پێشەوە دەڕوە بە ئاواتی خۆی دەگات تەعینات دەبێ معاش دەبێ موچە دەبێ کار دەبێ وڵاتانی دواکەوتوش هەر وەک پێشکەوتوش وەکو ئێمەوا بوون ئێستا لە ئاستی گەلانی پێشکەوتودان هاوڕێی کتێب بن ئێو کەسانی کە خوێندنتان تەواو کردووە ئێو کەسانی کە لە شەش دەرچوون ئەم مەسافەیە مەلزەمەکەت فڕێمەدا
کتێبەکەت فڕێمەدا خوال لە قورئانە مەدحی چێ دەکا والراسخون في العلم ئەو کەسانەی کە ڕۆچوون لە عیلمدا ها قورئان چەند بەبەرەکەتە ڕۆچوون لە عیلمدا چوار نیشانەی هەیە لە بەینی خۆت و خوادا بە عیلمەکەت خوا بناسە تەرکی نوێژ مەکە ئەها لە کاتی ئیمتیحانات چەند جار لە خوادا پاڕایەوە خوای گیان بە هاوکاری تۆ تو خوا کە دەریش چووی خوات هەر لە یاد بێ بە عیلمەکەت خوا بناسە لە بەینی خۆت و خەڵکا تەکەبور لێمەدا چەند جوانە ئەو کەسەی زانا بێ و متەواضعیش بێ هەوڵ بدە علم و زانیاری زۆر بەلاوە گرنگتر و بەنرختر بێ لە پارە و پوڵی دنیا چوارەم سوور بە لەسەرەوەی تا مردن هەمیشە فێری زانست بی مەڵە خوێندن تەواو بوو جامیعەم تەواو کرد کتێبەکان فڕێدا شەشم تەواو کرد جاخۆ لە شوێنێکی نزم وەرگیراوم علم چ سوودێکی هەیە نەخێر سوور بە لەسەر بەدەستهێنانی علم ئەم میلەتەی ئێمە زانایانێکی تێدان کە جێگەی شانازیمان و سوپاس بۆ خوای پەروەردگار دەچمە خزمەت یەکێک لە زانایان شێخ محەممەدی خاڵ کە لە ساداتی پیرخدری شاهوەیە کوڕەزای شێخ ئەمینی خاڵە کە مزگەوتی بەناوبانگیان هەیە لە شاری سلێمانی مامۆستای خاڵ مەلا ئەدیب شاعیر نووسەر قازی دادوەرێکی گەورەی میلەتەکەمان بووە لە 1904 لەدایک بوو لە 1989 دا وەفاتی کرد ئەم پیاوە بەڕێزا سەیری کە یەکێک بوو لەوانەی الراسخون في العلم بەڕاستی ڕۆچوو بوو لە دەریای زانست و عیلمدا ساڵی هەشتاکان وەفدێک لە بەغاوە دێ لە کتێبخانەی سەدامی ئەو کاتەوە ئەڵێن ئەو کتێبانەی کە هەتە و دەستخەت و دەستنووسن بماندەیە پێمان بفرۆشە بە 40,000 دیناری سویسری ئەو کاتە 40,000 دیناری ساڵی هەشتاکان بزانە نیوێ ئەم شارەت پێ دەکڕی ئەڵێ ئێوە باسی چیەکەن ئەوانە بە قەڵەمی زانای کورد نووسراون ئەوانە مڵکی نەتەوەی کوردن چۆن من دەتوانم بە پارە بیان فرۆشم ڕۆژی دواتر دێنەوە دەڵێن وا بزانم دوێنێ پارەکەت پێکەم بوو 50,000 دیناری سویسریت ئەدەینە دەستخەتەکانمان بدەیە ئەڵێ وا بزانم ئێوە دوێنێ لە پەیامی من تێنەگەیشتن من چۆن یەک لاپەڕەی علم و زانست بە مقابلی دینار دەگۆڕمەوە واز بێنن تێبگەن نافرۆشرێ مانجێک دوای ئەوە لە بەغاوە دێنەوە چەکێکی نووسراوی مۆرکراوی دەدەنێ و پێی دەڵێن ئەم چەکە لە بانقا ژمارەی لەسەر دانەندراوە چەندی پارە دەنووسی تەنانەت بۆت هەیە بنووسی 1 ملیۆن دینار 1 ملیۆن دیناری ساڵی هەشتاکان کە مەگە بەس حکومەت هەی بووە 1 ملیۆن دینار دەنووسی 2 ملیۆن دینار دەنووسی ئەو ڕۆژە پارەکە لە حکومەتا وەردەگری بەس ئەو دەستخەتانە ئەو کتێبانەی خۆتمان بدەیە ئەڵێ تەواوی سەروەت و سامانی ئەم دنیاشم دەنێ دڵم نایە یەک کتێب لە کتێبخانەکەم بخەمە دەرەوە لە کاتێکە دەوڵەمەندیش نەبووە ئەڵێ ئەو مڵکی نەتەوەکەمە چۆن دەیفرۆشم ئەها ئەوەیە لە عیلما ڕۆچووە مامۆستای خاڵ لە 75 چاوێکی بە تەواوەتی لە دەست دەدا بەوەی خوێندنەوەوە چاوەکەی تری نیو چاوی ئیش دەکا بە زەڕەبین دەخوێنێتەوە کوڕ و کچ و خزم و براکانی پێی دەڵێن مامۆستا بەسە بەقەدەر دان نووسەر کتێبن نووسیوە بەقەدەر دان کورد تێکۆشانەتە بۆ میلەتەکەت با ئەو لەتە چاوەت خەپان نەبێ ئەڵێ چاوێک بە کتێب کوێر نەبێ یاخوا هەر کوێر بێ دەیانەوێت دای ببڕن دەڵێت تو خوا وازم لێبێنن واللهی ماسی کە لە ئاو هێناتە دەرەوە دەمرێ منیش لە کتێبخانە هاتمە دەرەوە دەمرم ئاخری ئەو چاوەشی قەپات دەبێ کاتێک کە بە یەکجاری نابینا دەبێ کۆتایی ژیانی دەڵێ ڕۆژێ بمبەنە لای کتێبخانەکەمەوە چاوی لە هیچ نییە و دەڵێت توخوا دەستت بێنە دەستم بگرن و بمخەنە سەر کتێبەکان ئەڵێ کوا کتێبەکان ئەڵێن لە فڵان شوێنایە بەڵێ خۆشەویستان دەستی دەگرن و دەیخاتە سەر کتێبەکانی یەک دەست بە کتێبەکان دەژێڕێ کوڕەکەی دەڵێ وەختێ بینیم باوکم فرمێسک بەلێ شاو بە چاویە دەهاتە خوارەوە و بەهێ منی وەکو مەنجەڵ دەکوڵا ئەیگوت ئاخ حەیف چاوەکانم ئێوە نابینی و لە کتێبدا بڕام هەتا دوا ساتی ژیانی لە خزمەت کتێبا بوو لەبەرەوە ئینسانی کورد پێویستە ئاوا علم و زانست و کتێب نە بە پۆست و پلەپایە نە بە دینار و دۆلار نە بە بیلبیلەی چاوەکانیشی نەگۆڕێتەوە ئەم الراسخون في العلم دووەم زانە و کۆتایی وتارەکەمان کە دوێنێ یادی چلەی کرایەوە دکتۆر مستەفا زەڵمی بوو کە دوێنێ لەم شارەدا یادی چلەی ئەو زاتە کرایەوە دکتۆر مستەفا زەڵمی سەلماندی ئەبێ هەموو تەلەبەیەک چاو لەو پیاوە بکە هەموو خوێندکارێک بە ڕێبازیدا بڕوە مەلای پێگەیشتووی حوجرەی مزگەوتەکانی کوردستان بوو توانی بە جوهد و ماندووبوون 2 دکتۆرا و 3 ماستەر بێنێ ئەم پیاوە بەڕێزە 2 کەس لە هەموو کەس ئازیزترن لە دنیادا یەکەمیان جەرگی خۆت و منداڵی خۆت
بۆیە وتمان ئەوەی ڕاسیخونە فی العلمە دنیای ناوێ علمی دەوێ ئەوەندە عیزەتی نەفسی بەرز بووە دەستی درێژ نەکردووە بۆی عیزەتی مەلایەتی و دینداریەکەی نەڕوا بە کەسێ بڵە 100 فلسم دەیە 100 فلسم دەیە و خەڵکی شاوکاری بەداخەوە نەکردووە وەکو پێویست کوڕەکەی ئەحمەدی ناو بووە زۆر نەخۆش بۆ بردویانە بۆ لای دکتۆر دکتۆر وتوێتی ئەم مناڵە لە جەستە و مێشک و معیدا زۆر ساغا بەس برسیە دیارە داشی تێرنان ناخوا مەمکەکانی پڕ بێ لە شیر بۆیە پێویستی بە قوتوویە شیرە کە بای 100 فلسە دکتۆر مستەفا زەڵمی 100 فلسی پێ نەبوو بیدا بە قوتوویە شیر دەستی بە هیچ دەرگایەکیشەوە نەنا ئەڵێ لە حوجەی فەقیهاتیدا دەرسم دەوتەوە کە دراوسێکەمان هەوتی ئەحمەدی کوڕت مردووە بەدەستی خۆم خستمە ژێرگڵەوە هەرگیز ئەو ئازاری لە جەرگم دەرناچێ بەڵام هێشتا عیلمەکەم واز لێ نەهێنا وتم خوایە عیلم گەورەترە لە ئەولاد نابێت لە پێناوی منداڵەکەمدا کە لە برسان مرد واز لە عیلمەکەم بێنم دووەم دایک و باوک لە هەموو شتێ بەنرخترە باوکی و مامی و خزمانی دەچن بۆ حەج ئەچن بۆ ماڵیان ئەو شەوە دکتۆر ئیمتیحانی دەبێ ئیمتیحانی دەبێ و ئیمتیحانەکەش ئینگلیزی دەبێ لەو کاتەدا باوکی دەڵێ ئەرە کوڕەکەم چی لێ هات هاوسەری دکتۆر مستەفا زەڵمی دەڵێ وەڵاوا لەو ژوورەی نووسنەکە سەعیەکە ئەویش ئەڵێ چۆن سەعی دەکە ئێمەم هاتووین سەفەری حەجمان لە پێشە خوا حافیزی لەو دەکەین چۆن پێی بڵێین کەوا بەچینەکەوە سەعی دەکە ئەچێ بۆ لای لە کوڕی خۆم ئەوە من باوکتم ئەوە مامتە ئەوە خزمانن هاتوون بۆ لات سەفەری حەج دەکەین چۆن بەجێ تێشتوین دەڵێ باوە جەمبانی ئیمتیحانم هەیە ئەگەر لای ئێوە دانیشم ئیمتیحانەکەم دەفەوتێ ئەگە ئیمتیحانەکەم فەوتێ تازە چی لە ئێوە بکەم عیلمەکە لە دەست نادەم دەڵێ ئاخر ئێمە دەچین بۆ حەج دەڵێ دەی دوو ڕێگا هەیە ئەگەر خۆشەویستانی خوا بن چێ خوا دەیداتێ لە حەج وەفات بکا و نایەتەوە لەو مەوقعە مبارەکە بمرێ خۆ ئەگە هاتیشتنەوە کات زۆرە و دایان شەو لە خزمەتتاندا دادەنیشم بەڵام ئەم کاتە زێڕینەی خۆم لە خزمەت عیلما لە کاتی ئیمتیحانا بەجێ نایەڵم بۆیە بوو بەو پیاوە کە دوێنێ لە چلەیدا بە هەزاران خەڵکی دکتۆر و پرۆفیسۆر دانیشت بوو ئەوە عەشقی عیلم نەبین وەڵڵی خۆشەویستان لەم کوردستانەدا مەترسیەک هەیە کتێب وەلاندرا بەهۆی فەیسبوک و ئەنتەرنێت و فڵان شتەوە کە هیچی بە قوربانی تامی لاپەڕەی کتێبێک نادا الراسخون في العلم بن دەست بە باڵی علم و زانیاریەوە بگرین بەختەوەری دنیا و قیامەت دەبین دەڵێم یا ڕەبی خوای پەروەردگار بەختەوەری دنیا و قیامەتمان کەی خوا لە ئەهلی علم قبوڵمان کەی خوای جان لە ئەهلی علم قبوڵمان کەی پەروەردگارە لێت دەپاڕێنەوە ئەو قوتابیانەمان کەوا نمرەی باشیان بەدەستێنا و دەرچوون چۆن لەم دنیادا دڵخۆش بوون خوا لە قیامەتشا ئەوە دڵخۆشیان کەی چۆن لەم دنیادا ڕوو لە خێر بوون هەمیشە ڕوو لە خێر بن یا ڕەبی خوای ئەو قوتابیانەمان ئەو خوێندکارانەمان کە دەرنەچوون خوا هیممەتیان بەرزکەی هیممەتیان بێتەوە بەر و لە قۆناغی داهاتوودا لە خولی داهاتوودا نمرەی باش بەدەست بێنن ئەو کەسانەی کە نمرەکانیان نزمە یا ڕەبی خوای بە شوێنێکی وا شاد بن بتوانن خزمەتێکی شیا و بەم خاک و خەڵک و دینە بکەن یا ڕەبی خوا شفای نەخۆشەکانمان بۆ بنێری یا شافی یا الله ئەوەی نەخۆشە شیفای بەخێری بۆ بنێری خوای جان هەر کەسێ دڵ بە خەمە دڵخۆشی کەی هەر کەس نەخۆشی دەرونی هەیە خوای ڕەحم بە دڵ و دەرونی بکەی هەر کەس منداڵی نییە پێی عەتاکە و پێی بەخشی یا وەهاب هەر کەس ئەولادی ساڵح و ڕێک و پێکە تەمەنیان پڕ بەرەکەت کەی هەر کەسێ ئەولادەکانی ناساڵحن سالار و سەنگینیان کەی خێزانەکانمان بەختەوەرکەی لە ئاژاوی خێزانی بە دوورمان کەی وڵاتمان پڕ بەرەکەت کەی و کوردستانمان ئاوەدان کەی هەر کەسێک هەر لایەک هەر ئینسانێک خێری ئەم کوردەی دەوێت خوای خێر بێنێ ڕێگای هەر کەسێک چاکە چاکتری کێ ئەوی خراپە هیدایەتی بدەی یا ڕەبی خوای کوردستانمان پارێزی پێشمەرگەی پارێزەری ئەم کوردستانەش خوایە پارێزی ئاسایشی پارێزەری ئەم خاکی ئەمنی کوردستانەش خوایە پارێزی خوایە هەموو ئەو کەسانی دیفاع لە کورد دەکەن خوایە تۆش بەزەیت پێیاندا بێتەوە میلەتی ئێمە لە سایەی علم و زانستە بگاتە ئاستی گەلانی پێشکەوتوی جیهان یا ئەرحەم الراحمین ئامین والحەمد لله رب العالمین